چەند شاحینەیە؟ دە شاحینە زۆر باشە. یەکی دەفتەری خێری تایە؟ طبعا هەر شاحینەی قابلە نەبابێ تیادی چیە با کارتۆنی هێلکە 5,000 بچێتە سەر وەنی قابلە خەڵک ڕۆژی کارتۆنی هێلکە بخوا خەڵک بە هەموو شتێک ڕازیە من خەمم نییە. چی بووە؟ پاشا چێتی؟ پاشا نەخۆش کەوتووە. پاشا نەخۆش کەوتووە؟ ئێوە بەچ دیتانە؟ خوایە پاشای چی دێنێ؟ خوای چی دێنێ؟ بەبزەم پاشا نەخۆشە. هەڵۆ 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 لەکوێی؟ فەرموو قوربان ئەمریکا. بەڵێ قوربانی چی بە پێی ناوەکە وایە هەڵۆ ئەبوو کە باڵم کریتە بە 1 سانە بگەشتای تێرە بەڵام دوای 2 ساعت بۆ مەگەی ئەمریکا قوربان. پاشا نەخۆشە. چی؟ جۆ بگرە لە 5 دقیقە ئەبێ ڕاکەی دکتۆر فەریدم بۆ بگەینتە ئێرە. شڵا چاکە بێ دوعای خێری بۆ. چوار خولێکمەوە دەڕاکە. باشە بەسەر چاو قوربان. پاپی بڵێ پاشا چا بێتەوە؟ چاگە بێتەوە کوڕی من خوا گەورەی ئینشەڵا. پاپی تەلەفۆنێ بۆ دایکم بکەم. نەکەی ئەمان نەکەی تەلەفۆن بۆ دایکێ بکەی ئەو لە ئەنتاڵیایە با جەوی لێ تێک نەچێت ئێستا بزانێ پاشا نەخۆشە بەخوا زێت جەڵدە لێ خوا پاشای چی دەدێ. کاکا تۆ لۆ لە من ناگەی برام کورە برام ئەمن بەس ئەو مانگەی 100 نەخۆشم نارتەکەنێت و کەمە 100 نەخۆش کاکە ئەدی کو برامە لەگە ئەو لاژ اتفاقم کرد ئەوان زیاد دەکەن ئەگە زیاد نەکەی بەخوا یەک نەخۆشت نانێرمەکردنی ناوەڵڵا ئەوزە کەیفی خۆتە فکری خۆت بکە و جوابم بدەوە. دووریژە مەرحەبا. دوای قسە لەگە دەکەمەوە جارە میوانمێ دەیق فکرکەوە جوابم بدەوە. کاکە محەممەد بەخێر بێ. ژکات و زۆژیان بە قوربانە بم فرای کوڕەکەم کە خەریکە ئەمرێ. قەندۆ ئەرە بە خازۆ هیلاکەم. کورە کاکە ئیزعافەکەت بگرت با بدینە. بە قوربانیم دکتۆریان بام دەم و دەستێ ئیزعافم لەکوێ بۆ پێیاکرێ. لا حول ولا قوة إلا بالله. هەستە بابڕ. سلام علیکم. وعلیکم دکتۆر گیان چۆنی؟ باشی کاکە بە قوربانم فریاکەوە با بڕۆین. چیەوە؟ کورە براداغا وەزی زۆر پەرێشانە. یعنی جەڵتە نەیدا لە کۆل منتیقی بووە؟ ئەگە لەدەم بێ قسە جوانکە. کاکە بە قوربانی بم بۆ کوێ بی من کوڕەکەم خەریکە ئەمرێ برای باوکم دکتۆر بە قادری خوا. ئەوە کوڕەکەی قەندۆ زۆر نەخۆشە. کوڕە فەقیرە کوڕە هەژارە شام بە قوڕەکانە هەلە ڕای ئەو خوایە دەچم بەس عیلازش دەکەم و دێمەکە. کورە پاشا نەخۆشە پاشا. پاشا نەخۆشە؟ چۆن؟ نابی پاشا نەخۆش بی دەبی پاشا تەمەند درێژ بی نابی بلێ بشکۆخی بەس کوڕە فەقیر خوا ڕەحمی پێ بکە بە تەمای خوای چاوەڕێ ڕەحمی خوای. دکتۆر گیان ئەی قەندۆ کورە درەنگە با بڕۆین کاکە. ئەخر یەک چشتەیە با پێت لێم کاکە ئەوە ئیختیساسی من نێ مەوزوعی پاشای کاکە ئەوە لە بەخاتری مراداغای جارەکەی دە من دەرجەکەم لێدا بیبنە دکتۆری مختەس. کورە کاکە گیا مراداغا اختصاصی اختصاص نازانێ درەنگە با بڕۆین. کاکە ئەتو قەندۆی نییە ببەکن دکتۆرسم کۆی دکتۆرەکی زۆر بەجەرگە. ئەی قڕ بەسەرم لەم دکتۆرە. لانك لانك لنكولي لانك لا درها ناري واستابينا جميل جميل او ربزانا مال دراوسي ما تشي على قوماوه جميل باش نكبوني ريشه كم تاشم حماكم دي دكتورك شي برده شنو ها اي حق ما انت وكي مشكله من لو انا من على شي نخوش بيه شي نخوش بيه مناڵی چیژنەکە لە ئەوروپایە شتێکی لێ هاتووە منەزانم تۆ چوو زانیژنی لە ئەوروپای شتی بەسەر هات دەجەمیل با بچین یارمەتیان بین کوڕی ئێمە حەقمان چێوە کەی مشکیلەی ئێمە بچین یارمەتیان بین بیست زاد ئەمەمە من ڕقم لێت ئێمە تاجیرێکی زۆر بێویژدانە ئەمە جواب زام عقلی بەلای سیاسەتی شاچی حەزم لەو نەوعە پیاوانە نییە دەوەرە خاونێکم بۆ بێنە ها بەو دەم و چاوسەر با بڕۆین سێدەوەرە ئەملاوە قلقم قوربان. چی بوو دکتۆر؟ هیچ نییە خۆ نەمردووە بابا خوا نەکا بمری. کورە مردنی چی بەخوا بە قژەڵ تەواسمەوە بەڕاستە؟ ئەو بمری ئەمیش دەبی لە گەری بچمە ناو قەبرێ. چۆن؟ ئەوە پێم لە سەدانا پێت لە سەر چی دانا؟ مەقسەدم یعنی بە جیازی فەحسێکی جوانم کرد. جەڵتەکی گچکەیە خەفیف. جەڵتەی چی؟ نەنە یعنی هەوای پانکەی لێدایە بڕێک سەری دەسوڕە هیچ نییە. ئەیستا چی لێکەی؟ هەر ئێستا تەحویلی خەسخانەی دەکەم ئێستا تەلەفۆن و ئیزعافی دەکەم. دێڵە دەی زوو. وەڵی ئەگەر بکری ئیسعافەکە فەوری بێ مەمنوون نەبم. ئیزعاف هەر بەخۆی فەوریە.
وا الدکتۆر جغەرە بکێشێ دەلای ببەجێتەوە چە؟ ئەو پاکەتە ئاها ببوورە لێم تێکچوو. ئێدە زوو کە دەی ئەی باشە باش ڕقەمەکەی بینمەوە. ئەلو کاکە هەر ئێستا ئیزعافەکەم دەوێت بۆ ماڵی مراد بەک. غەڵەت لو غەڵەت مراد ئاغا بابە مراد بەگ لە کەس نەزانە ماڵی مراد ئاغا. جميل جميل إسعاف هاد مبروك جميل إسعاف وي شو مالي مراد آغا ئێمە ئەقمانچە چی بکەین ئێمە چی بکەین مراد آغا بردوا تۆ چوو زانی لەوێ بووی تو نازانم حماكي مراد آغا لقلا نبو ئەجا با لەگەڵیانە بێت چیاڵە باوکی نییە دایکی نییە یەکێ نەخۆش نییە تۆ هەقت چییە رقم ندراوسيو والله هسه تلفون بالرابع حاكم چۆن لەگەڵ ڕابعاخان ئەم گەڕەکەتان تێگاوە ئەڵێ بورجی مراقەبن هەر سێری ئەم ماڵ و ئەو ماڵەکەن بس جرسة الو الرابع جيان شوني نوزاني ومراد آغا مردوا ها أمر ديو دبراكيتي براكي مردوا أي أو نبي خشكا كيتي نايكي كان لي مردوا دباشا دي ناي دباشا إيشا كان كدواي من هلا تسم دواي تورا أسباب نستا ئەری ئەمەی تو ئەڵەی مەتەڵە یا دایکێتی یا باوکێتی یا خۆتی کچێ ژنەکە عەیبە کەی هێنایانەوە چین مراد آغا دستي شكاوم جمالة دقي وزعافة بظلمان بربو منو جميل وتبراكة بابرو دراوسيا يا خابة بالليقل خابتانا خەری بوو دەستکەی بە چاومام شاتە لە چی حیامان مەبە ناوێری بچینە شوێنە یەکسەر دەست پێەکەی وا براژنەکە بکرێت تۆزی ئەو زیقەکەم بکەیت و مناڵەکانە ترسن ئێمە فێری و فۆزایانی ئاغاجان ئەمە نەخۆش بوو جەڵدەلی یا چی وەڵاهی نازانم کاک جەلیل قوربان جەمیل فەرقی چییە جەلیل و جەمیل من خۆم وەزم تەواو نییە خۆی نیەت شەتە نازانم ئەزانی چۆن ئێمە هەرچی تەعامەکانیشی هەیە و مناڵەکان شایەتن هەمووی لە ئەوروپا و لە ئەڵمانیا بووێنن بەسەری خۆم نازانم ئەمە چی بووی بوو خۆیە پاشایی چی لێ وڵی ناشکوری نەبێستە عالەمەکە هەمووی نەخۆشیەکە جەڵدە لێ یا یەکێ شەکرێتی یەکێ زەختێتی دڵێتی ئەوە تا خۆ من قسە بۆکەم بەجێ هێشت بەم خەڵافەتەوە ئاخر هەمووی خەتای توێ من چۆن ئێمە ماڵی ئاواوە احتیرامم نەگرێ آره دبا سەرپانە بی تۆ لەبەر هین ڕۆیشتن هەستا هین چییە؟ نازانم بڕۆ بابڕۆ هەستە با ڕاکەین لەبەر هین چیتان کرد الحەمدلله سەلامەتە. ئەی کوا بۆ لەگەڵتان نییە ئەوەتە لای دکتۆرە دا وەڵا ئەوە شروعی کۆخەیە ئەوەتەوەتە سۆپڕای باشە هاتەوە من هەتا ماوە مەمنونی تۆم قەرزاربارێ کردم ئەوجا ئەگەر ئیشتان نەمای بە من ئەمن دەڕۆم لە بە ئەو نەخۆشەی. بۆ چۆ تۆ داوەتی خۆمی تۆ حەزەکەی بچنە سەر باوکی من ڕاکە بە پاشای سراحەت کات دەبڕۆ ئێوارەم بۆ باخەکە داوەتی مەڕێکی مەحشی بووەکەم من جەمیل ئەمە پاشایە بەڵێ ئەمە پاشایە خەریک بوو لە قادرمەکانیش بکەومە خوارەوە شوێنێکم پشکێ باشە ئاواشیان بۆ کرد بە ڕوخسەتتان ئەو تەلەفۆنی جواب دەمەوە. تەلەفۆن نەفەر حەج کەسێکە بڵێ ئەمشەو داوەتی ئاغام نایە ئەلۆ بەڕاست کەی لێ خوافۆی کە ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون. خێر دکتۆر فەری چی بووە ئەو نەخۆشەی بە تەمام عەمەلیاتی کەم لەبە پاشای تاخیرم کرد دەرێن تازە مرد. ئەجەلەکەی وا بۆ ڕۆژی تەوا بوو ها کاک جەلیل نەخێوانە بە هەزاران گەنجوانەیە لە خەفەتا دڵیان وەستاوە هەزاران گەنجوانەیە لە بەحری جاخنکاون کەس خەفەتیان بۆ ناخوا تۆش بۆ ئەم جووچکە جرد فرد حەریق ئیسعاف دار و بەرداتوە بێلەزەتان کردووە بابی چی بووە ڕۆڵە پاشا فڕی بە شەرەفم پاشا فڕی ئۆ بێریە کچێ تو بەڕاستە بێری کچێ نەگبەز بابم هەموو دنیا هەموو قەوم و قیلەم بڵێ ئەوەی مەخوازە ئیلا توی دەخوازم. ئەلۆ بێری ئەبووگیان چۆنی ئەزیزم دڵی منی بێری جان من زۆر بێتاقەتم لۆ من وا هەست دەکەم من و تۆ بۆ یەکتری نابین کچێت خوا ئەو قسانە مەکە بەخوای ئەمن دەمرم. خوانەکە بەڵام باوکم ئەمڕۆ دوامۆڵەتی یاوە ئەگەر تۆ نەی داواکارێکم هاتووە مەجبورم شووی پێ بکەم کچێ دەوامەڵێ ئەمن وا خۆم حازر دەکەم یەکسەر دێمە گوندی کچێ ئەمن 40 ساڵە تەمەنم لەناو ئەو هەموو کچانەی لەناو شاری هەیە دڵم
ئامن ئیلاتوی دەخوازم ئەوۆیان جانی عبۆی من ئەتوانم پرسیارێ بکەم هەرچەنە ئەزانم پرسیارەکەشم دووبارەیە بەڵام پێم بڵێ بزانم تۆ بۆچی لەناو ئەو هەموو کچە جوانەی شار و شەهادەدار و خوێنەوارەیە منە هەڵبژار حیاتم ئەدی ئەم بەتوم نەگۆ کچانی شار با بە هەموو خەریکی بۆ تۆکس و فیلەرن هەموو ئەو لچانیان ئەو ئەستور کردیە ئەو ڕوومەتیان ئەستور بە ئەو چاوانی هەموو ئەو ئەلیاتە وەرە تەمەشای زۆری کچەکانی شار بکە بە شەڕفم دەلێ شار عینەنسینە هەموو یەکشک بەزەوەندە هەرەوەندە نابێری جان حیاتم سبابە نەما نا ئێستا هەموو عاشقی تیکتۆک و سناپچات و ئینستاگرام و چاولێکەریەکە نەسەری دیارە نەبنی کەس بە کەس نییە جیلی مە نەما ڕۆی کچێ ئەمن عاشقی لا دێمە ئەمن عاشقی ڕەسەنایەتی کوردایەتیمە کچێ من عاشقی دەنجی شەوشالیمە کچێ دەنجی ماملەی کچێ دەنجی حەسەن زیرەک ئەو حەیرانە خۆشانە عاشقی لاوچیمە بابا من ئەو شتانەم خۆش دەوێ بێزار بووم لە هاژاژی ناو شاری منیش تۆمەوێت منیش یەکێکمێ خۆشی بوێم لادێکەمی خۆش بوێ مانگەکانیشمی خۆش بوێ بیریجان چای مانگایەکانت ماز دەکەم کچێ نیوچەوانی کەرە بۆری ماز دەکەم بە قوربانی مەڕەکانتان دەبم وەڵڵا کچێ نییە لوچولێوی بزنەکەی تەگەکەی ماز دەکەم جێی سەیارەکەشتان دەگەزم زۆر باشە ئەزیزم من چاوەڕێتەکەم حیاتم وا خۆم حازر دەکەم و بەڕێ دەکەوم خواحافیز ئەزیزم خواحافیز دڵەکەم خواحافیز ڕۆحەکەم ئەوە کچم بێری چۆنەوە زوو هاتوویتەتەوە ئەوەی ڕاستی بێ باوکیگیان سرم زۆر یێشە سەرێ بووێشێ بە قوربان وەڵا نازانم باوکیگیان تۆزی هەستم بە سەرێشە کرد بەخوا سەرێ ناشێ ئەوە بیری عەبۆکەی وا مەڵێ باوکیگیان شەرمەکەم چێ ڕۆڵە کچی ئێستا کوا شەرمەکە بەخوا بیری عەبۆکەیەوە چی عەبۆ دەنگی نییە باوکیگیان ئەو بەڕێ کەوتووە دەجەڕەسێکی بەو کە بزانین گەشتۆتە چۆ بەسەرچاو ئەلۆ سڵاو چۆنی خۆش بێری جاندڵەکەمە تو باشی باشم سواز ئەوە هینە باوکمەوێ قسە و لەگەڵاکە باش لەوێنە ڕۆڵە وێنە ئەلۆ باشی کوڕم دەست ماز دەکەم ماما تو باشی یەخوا باشی ئەوە گەشتوتە چۆ عەبۆ گیان وڵا برێم چ لە جێیەکیمە بەس ئەوە ئارد و عاسمانم لێ دیارە چیا و عاسمان کوڕ بە ماتیقەیە بە هەمووی هەر شاخە و داخە و ئاسمان دیارە ئەزانین چۆنە هەر بە جادە قیرەکە وەرە ئەم دوو شاخەکەیە الله 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 يا ستار 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 ماما داوە لێ بوون دەکەمەوە سیارەکەم عاتڵ بوو دوای تەلەفۆن لێ دەکەم باشە دەیخوا حافیز کوڕم ها کچم باوکیگیان چی وت بەخوا کچم هەرچەند سەرە هێنم و سەرە بەم ئەم کوڕە لە کوڕێکی ساختە چی ئەچێت عەقڵم نایبڕێ بێ بۆ ئێرە لەواچی ئێستش لە شار بێ بەرەو ئێرە نەهات بێ وانە باوکیگیان بەخوا من یەک ساڵە ئەو کوڕا ناسم درۆشتی وا ناکە زۆر ڕاستگۆیە ئاخری خێر بێ کچم ئاخری خێر بێ ئەوکە من سوانم ئەو سیارەیە چیتی ئەمە کەینە لەمە چی نەمزانیە بەو خودیان بزانم باشم ئۆی چگەرمە گەرم نازام دەست لە چێ بدەم وڵای یا ڕەبی خوایە لا حول ولا قوة إلا بالله ئەلۆ قەحتان کوی باش حیاتم قەحتان جان ئەوە لە ڕێیەکی مەسیارەم عاتڵە کەسیشی لێ نییە قوربانت دەبم هەر کۆچی بینیە خۆت بگەینە من بەس دەڵێ سیارەم لە بندەستە چکە ئەنگۆ فێرن یەکسە دەڵێ سیارەم لە بندەستیە کورە قوربانت دەبم کورە ئەوە تەمەنم بووە 40 ساڵ تازە بە تازە چیژەکەم بە دری عراسە دەچمە وێن دەرێ قسەیان لەگە بکەم کورە قوربانت دەبم کورە ئەوەندە ئیشەم بە تووکەتیە کورە جەیەکە زۆر چۆلە بە قورعان کەسی لێ نییە یعنی نایەی تەواو حیاتم تەواو دەست خۆش بی مەمنون دەست خۆش قوربانت دەبم سیارەم هاتبە سیارە کورە ئەی هاوار کورە من عاشقم عاشق کورە لێم تێ بگەن
کورای هاواردنەی ئەو منتیقەیە لە سەخەری تەی نییە کەس دیار نییە کورە تێم بگەن عاشقم عاشق ئەوە سیارەت قوربانتان دەبم بەس ڕاگرن سیارەم عات لە سیارە سیارەم قوربان دەم بەس یەک دەقە سیارەم عات لە سیارەم عاتڵە کورە دەڕاگرن کورە خۆم سوال کردیم کورە من عاشقم عاشق دەمێ عشقی خۆم ببینم کەس ڕناگری ئاخ دایە بۆ دەنگە دەرنایە ئای ئەرێ کاکە دەوازی لێ بێنە با ئیسراحەت کە ڕجات لێ ئەەکەم دایکمان و خۆشمانەوێ و ئەی خۆ من ڕقم لێ نییە ئاخ دایە ئەو سمۆرێ بۆ حوشە هاروسە بۆ ئاوا لێ هات لا حول ولا قوة إلا بالله ئەرێ کاکە بۆچی وا ئەەکەی ئەرێ دەوازی لێ بێنە بەخوا بۆ معلوماتە لەو نرکەشی تێکم لەو ناڵەناڵەشی تێکم ئەوە ڕێگەڵێت حەزم لە کەبابی مەحشیە حەزی لە کەبابە ئەو لە هی کەبابە ماوەیستە بۆ ناڵێ خۆم حەزم لە کەبابە من کو ئەوەنە کەبابە خۆم من ئەوەنم فەلافلم خواردو خەریکە خش دانیشم بەسە بی بڕۆی تر بۆڵە بۆڵ کاکە باب بخەوێ ئاخ دایە ئاخ دایە ئەم برایان چەند عاتفیە ئەی هاوار کاکە بەس خەفە بخە دڵی خۆتەوە بە قوربانت بۆ مەسەلە عاتفی نییە براکەم نڵم بە هەستە نوکتێکی قۆڕمە بکەم تۆ پێ بکەنین بۆ دایکم عادلی ما منوکتت بۆ بجارەت و پێ بکەنی ئاخ دایە دەهەزە دەخۆشمانەوێت دەهەسە چیرۆکێکمان بوو بکەهێنی عەلی بابا و چل حەرایم با تۆ زەخەومان لێ بکەوێ بەخە یەک سەلاجی 16 قەدەمە بی داوای چیرۆکە بۆ بجارەتەوە بۆ تۆ مناڵی دە باشە دە تۆش دەفەرمو دەبی بۆ تورکیا دە دکتۆرێکی پێ بکە دەدەی ئەرێ کاکە جار ئەرێ تاران و تورانمان پێکرد تورکیامان پێکرد ئەرێ کاکە دکتۆرەکەوتی هیچ عیلاجی نەمابی بنەوە تا خۆ ڕەحمی لێکە وەڕەحمی پێکە عین دایکم بمرێ ها بەخوا یەک شتی لەبێت یەکەی هەردووتانە کوژم هەردووتان نابێت بەخوا لە پێشا خۆمە کوژمین جاتۆ نەوشیان نابێت بەخوا و کوژم یەک شتی لەبێ و دایکم کاکە جان خۆ من واناڵێم برام دکتۆر وا ئەڵێ بە قوربان منەزانم دایکم بۆ وای هاتووە بۆچی ئەو داخی نەجووی برامە چەند ساڵە ڕۆشتۆ بۆ ئەوروپا تێگەی چوو بۆ شاری ئەنماڵیا بزانە ئامنە ڕەحمی جوڵا بێت لەو دایکت فەقیرم بەر کاکە جان ئەنماڵیا نا ئەڵمانیا بزانە قسە بکە چه فەرقی چیە نون و وڵامێکە پاش و پێشی پێ بکە خۆ تیارەیە ئۆ بێری جانە ئەلۆ ها بێری جان ئەلو ئەی هاوار شحنیش نەما گورای هاوارەوە چێوە وا دەکەم شحن نامینێ سیارەم عاتڵە کەس بۆم ڕناگری ئەمن چ عاشقەکی بەدبەختم ئەی هاوار خوایگیان من بۆنە بێبەختم ئەمە چی ئەم لوشکە ها چیە واگری بۆ ئەگری کچێ باوکی گیانە بە مۆبایلەکەی داخرا جاقیر وسیە ها کە پێ دەڵێم ساختە چی ئەوە نیشانەی ساختە چیەکانە ڕۆژێڵێ شەحنم نەما ڕۆژێڵێ بەنزینم نەما ڕۆژێڵێ باوکم بردووە ڕۆژێڵە پورم بردووە کورە ئەمانە ساختە چی کچەکەم باوکی گیان ئەوە لە زۆر و کوڕانە نییە بۆ عەبووە لە قەمەرێکی کەوە هاتووە باوکی گیان من ئابۆم خۆشەوێ ئەو لەناو ئەو هەموو کچی شارەیە منی هەڵبژاردووە چێ کچەکەم درۆکە درۆش و چۆن بە مۆبایلەکرێ ئەوە تا لە 50 تەلاقەیرێت باوکە من ئەڵێم ئابۆ لەو زۆر و کوڕانە نییە تۆ بۆچی باوەڕ بە من ناکەی وەرە چۆن لەوانەنی ئەمری تۆ عەبۆ زەمێنە کچێ وەرە بێریڤان وەرە نەڕۆی وەرە خوا بوو بڕێ بۆ چ کچێتی ئەی هاوارە وڵاتە لەوەی لێ هات وڵاتی سوڵتان مزەفەری وڵاتی کاکە ئەحمەدی شێخ وڵاتی پەشێوی گەورە وڵاتی بێکەسی مەزن ئەخرەنگۆ شارتان لۆ خۆشەویستی نووسێەوە بەڵام کەسی خۆش ناوێ کەس ئامادە نییە جێ لەویت کە ڕاگری کەس ئامادە نییە جێ لە مەعاناتێویت کە ڕاگری کەس ڕەحم کەس ناکە وەڵا هاوایم لێ دیارە کورە عەبوو خۆت بگەینە عەبوو کورە خەڵچنە بمگەنێ ئەخیری گەیشتە هاوای عەبوو مرازترا خەڵچینە بمگەنێ خەڵچینە کەس بەهانام نات وا قوربانی خەڵچە و گوندەی دەبم
دەچم بۆ ئەگری خراپە بۆ چاو عەزێتی پێگا چی بکەم باوکە؟ تۆ بزانە 2 سەعات ئەو کوڕە تەلەفۆنێکی بۆ کردین هاتیتە سەر قسەکەی باوکە تۆ ڕاستت کرد باوکەیگیان. یا ڕەبی خوای بکە بە خاتری گەورەی خۆش شفای ئەو دایکم دەی خوای ڕەحم بۆ دایکم بکەیت خوای شفای نەخۆشی مسلمانام دەی خوای بۆ خاتری قورئانی عەزیم خوایە شفای ئەو دایکم دەی تۆ ڕەحمی لێ بکەی چاک بێتەوە. باشی کاکە چیتە 20,000 بەرێتەوە بۆچی تە؟ دەتۆ بمەرێسە تێدەگەێنم. ئاخ ئەو جلو بەرگەی تۆ ئەو نەچۆتە سەر دڵم کاکە بۆ تۆزێ خۆت ڕێک پێک ناکەیت تۆ خۆت بینیوەڵی چیت؟ ئەی بۆ گەڕێک پێمەڵە لە هەموو کەسێ قۆستری ماشەڵڵا لەو قۆزیەوە بۆچی تە؟ ئەوە ئەم شەو باوکم هاتە خەوم وتی ڕۆڵ ئێوە شعورتان نییە دووز لە حیتە ناتوان تۆزە سەر پێ بۆ دایکتان کردن ئەوە سەر و پێی پێکڕم دووکی پێی بۆ کڕم یەمەوە. ئەرە کوڕم تۆ بە شەری ئەرە سەر و پێچی بۆ خاتری خوا ئەوە لەوەیە ماوە سەر و پێ بخوا کورە کوڕی باوکمەوە دکتۆرتی بەس شوربای بدەنێ. بڕۆ دەرگای بکەرەوە بڕۆ دەرگای بکەرەوە خیسە وەختی دەرگایە بڕێ بێت احتیمالە دکتۆرەکە بێ کوربا بە دکتۆرێکی دکتۆر ئیزنی داوە دکتۆری چی دەبڕۆ بیکەرەوە ئەرێ بەس بڵێ ئیزنیاوە دایکمێکی لە نایە دەبڕۆ بیکەرەوە قڕت بە سەری عەبۆ ئەو دەرکەی دەنگ چینیە دەنگ وهاتم لۆ دەرێ سلام یاخوا بە خێر بێت دکتۆر جان دایکم زۆر هیلاکە باش و زوو فریاکە دکتۆر نیمە کاکە دکتۆر نیت نە دەبڕ خوا بداتێت چخوا بداتێت ڕاوەڕە خۆ دەڕۆژە کردیمە بەریە کورە کاکە خۆ من دەڕۆژە کردیمە برا بەریە کورە لێ کوڕی بزانە تووشی شێتە چاتیمە لە ڕێی خوای کێشێتە زایتە مەوزوع باوکە ڕوسەری زایتە مەوزوع کێشێتە بابە شێتە ئەی بابە ڕۆ بەکێڵی شێتە بۆ واگەی شێت و شور با منەڵێ شێت کاکە داوای لێ بنەکەین فەرمووە ژوور بە خزمەتت بکەین کاکە زۆر سپاسان دەکەم بۆ خودای نییە ئەوە لێم قەومایە سیارەکەم نییە ئێمە عادەتمان وایە بە یەکێ بڵێن فەرمونەیەتە ژوورەوە هەر بە کەلەی بین ئەوە دەزانێت چێ بۆ خودای من وەختم نییە زۆر دەمێ عاشقەکەی خۆم ببین ئای حەزی لە کەلەیە سەلام عەلیکوم کاکۆ چاکیش کرد دەرێم یەک پرسیارم هەیە ئەتلۆ دوو کراس لە سەیەک لە بەکردی ئەربابەتەوە قەچێ بەسەرەوە ئەوە ئەگەر ئەمەیان چڵکردن و حەزر لە بەرمە ڕژر دەی هەی سەلام عەلیکوم ناچۆ هاتیتەوە برا مۆرە سەریکە بسم الله الرحمن الرحیم ئەرێوە دایکمە هەی قابلە باوکم بێ نەجۆ چەند ساڵە چاوەڕێم کردی هاتیەوە هاو نەجۆ چێە من نەجۆ نیمە من عەبۆ بە قوربانم بڵێ نەجۆم ئاقڵانی کەرانی چی دێ بۆ دەکەین عەبوو نەجۆ نیمە ئەی ئاوار براکەم بە قوربانت بم کاکە گیان نەجۆ برامانە چەند ساڵە لە ئەوروپای نهاتۆ دایکم بە تاسەی ئەوە لە جیا کەوتووە یەک مانگە هەناسەی نێ نتخی نییە دکتۆر ئیزنی دابوو ئەوەی سەر لە بۆنی ئەو هاتوۆتەوە سەر پێ هەچی ئەڵێ لە دنیای بۆ دەکەین بەس بڵێ نەجۆمە مەڵێ عەبوومە ڕۆڵە نەجۆ ئەی چۆنە مناڵەکانی نەهێناوەتەوە من داری چێ من تازە عاشق بوویمە جنم هینایە حەزی لە کەلەیە دەفەرمو دایک جان فەرموو دایک دەفەرموو وەرە دایک دانیشی دایک فەرموو نەجۆی برام نەجۆ ڕۆڵە گیان یاخوا بە خێر بێتەوە ئەوە ڕۆڵە بۆ ڕەش بۆی بە قورعان پرا من سێ ساعتە لە بە ئەو ڕۆژە گەرمەیمە ئێ کوردستانیش ئاگر دەباری بەخۆ ئەڵمانیا زۆر گەرمە و لای جنوبەکەی ئاها دەڕۆڵە باسی تۆزی ئەمانیان بۆ بکە بلا ئەمانیای چە من وا لە ناو سلەیمانی بزر دەبم ئەمانیا زۆر خۆشە پلا ئەرێ وەڵڵە ئەمانەی زۆرە ئەرێ وەڵڵە ئەڵێم ڕۆڵە لەوێ مەعاشتان هەیە عادیکو نییە هەتا بخۆیان ڕادەکە دەدەنێت بێگانەش کورە کاکە چاوەکەم کورە یارمەتیم نە قوربانتان دەبم با بڕۆمە من دەزانیت ئەمن کاکە ئەوە شەوم بەسەدا ئەوە دەمێ بلۆ ئەو کەسەی بچمەوی خۆشم دەوێت بە قورعان نەیگەمێ بە مێردی دەدەن بە مێردی دەدەن بە مێرد ساڵەوە خۆش دەوێت قوربانتان دەبم
وڵا دایە چاودڵ ڕوون نەجوە هاتەوە ئەتو تێم گەێنە مشکلی تۆ چییە کاکە بەس پێ بڵێ کوڕە کاکە ئەمن یەکەکەم خۆش دەوێ هاتم علاسەس بچمە ماڵیان تەفاهمیان لەگە بکەم لە ڕێ سیارەم عاتڵ بوو کەس لۆی ڕانەگرتم ئێ دوایە شەحنم نەما بە پێیان هاتم گەیشت مێرەست قوربانتاندم بەس یارمەتیمدەن بەڵکو دەیگەمێ بەخوای نەیگەمێ بە مێردی دەدەن براکەم کاکە نەجۆی برام ژنی هەیە ئێستا ئەگەر بڵێم ئەچین بۆ داوای ژن ئەخە دایکم پێ قبول نییە چاوەکەم دە تەرتیبەکەم لۆ بکەن بە قوربان تا دەبم کاکە خەمە نەبێ مادام تۆ ئەوە پیاوبی هاتی لەگەڵی مەوەستای تو دایکم بەبوونی تۆ چاک بووی هەستا سەر پێ وعد بێ من بۆ خۆم دێمە داخوازی ژن بۆت قوربانتان دەبم مەمنونم خەمە نەبێ بەسەر چاو مەمنون دەوەرە کاکە نەجۆ وەرە تۆزێک باسی ئوسترالیامان بۆ بکە هەدایە ئوسترالیا نیە ئەڵمانیایە دایە گیان ئەمە شتێکت پێ بڵێم بەس نابێت دڵت هیچ شتێ بکە دایە گیان نەجۆ لە ئەڵمانیا ژنی تەلاق داوە هایڕۆ آخر دەتوو بۆستە با تێت گەێنم ژنەکەی ئەوروپیە لەگەڵ تەبیعەتی ئەم کوردەی خۆمانە ناگونجێ لێ جیابۆتەوە بەجێ هێشت و وازیە ناو ڕۆشتووە ئەیستا هاتوۆتەوە ئەمانەوێ ژنی بۆ مارە بکەین دڵی بە کەسێکی ترەوێ بۆی مارە بکەین کوردی خۆمانە با منێم حەزەکەین تۆش بێدایەگە باشە باشە ئەی غەددارەوە ژنەکەشە مسۆگەر کرد گورە مەمنونتانم وەڵڵا مەمنونتانم دا هەستە خۆتان بگۆڕن باوچی دێڵە فەرق تۆش خۆ گۆڕدیەوە بە ناشرینی مەیە یەڵە دایەجان ئامادەی بۆ شۆ ئەی نماو دەچین مارێژن بۆ نەجۆ بڕین من نایەم ئێ بوو لە نەجۆ تووڕم ئێدایجان پێلاو دەخەمە سەرم هەرچە ئەمرەکتەیە بە چاوان بەس هەستە با بڕۆین نایم گورە کاکە دەحلو فەسلەکەم لۆ بکەنە دێم گۆ وعدتان نەدا بچین نەئەشەمبیلا من وعدم نێیاوە ئای بەسە کاکە گیان بە قوربانت بم چاوەکەم خۆتە زانی دایکم چۆتە ناو تەمەن و خەڵەفاوە ئەوە دکتۆر ئیزنی داوە چەند ساڵ لە جیا کەوتووە کاکی من بەس ئەم شەو لەبەر خاتر ئەو دانیشە قسەی بۆ بکە باسی خۆتی بۆ بگێڕەوە کاکە خەمی سیارەکەشت نەبێ من وعدە دەم بەسەر چاوم بەس تو داشم شو قسەی بۆ بکە بەیانی ئەچم ژنت بۆ ماراکەم بەسەر سەر و بەسەر چاو ئەی خوایە شانسەکایتوە من بابا ئەمڕۆ لە ڕەزاحەت ئەو شەوە لێرە دەمینێمەوە دایە ئەو شەوە تەسبێنە دادەنیشم بەس قسە لۆ دەکەم شەربی نوکتەی وها لۆ برێم ئەوەی لە ئەوروپای بووە نەبووە من لۆت باسکەم ئەڵڵا چەند خۆشە باسی کچومچی جوانی ئەوروپاشمان بۆ بکە بەسە بێبڕەوە خەجاڵەتم دایەجان ئێ باش لە کاکە نەجۆ ئەو تەجیلە من بۆ داگی سەنە با توازێ هەڵپەڕین ئەزیلی چدا بژویستێنم ئەی هاوار ئەمن لە دوو نێوارڕە تەلەفۆن لۆ بێری دەکەم جوام نەداتەوە نازانم مەوزوع چییە کاکە گیان دڵی خۆتون مەکە براکەم شەڵا هیچ نەبووە بزانە کێشەیەکیان هەیە بۆی تەلەفۆنی داخستووە دڵی خۆتون مەکە برام بە تەمای خۆی خوا گەورەیە ئەو قەڵە باڵغیە چی لە لای مالی بێری وەڵا نازانم با بڵێم چی نازانم باشە بەسەر چاو کاکە ببوورە بەخوا ئەمڕۆ مەجالم نەبوو ئیشێکم بۆ دروست بوو ئیشەڵا سبەینە سەری لێم بەیانی زوو دێمە خزمەتی ئیشەڵا بەسەر چاو نانە بێخەم بە ئیشەڵا باشە براکەم داوای لێبوردنەکەم باشە باش کاکە پرسیارێکمانەیە بەڵێ فەرموو ئەوە چێ قەلە باڵغیە لێرە ئەواتون بە داکشەکەی کاک ڕەحمەت زۆر داوای لێوردنەکەم زۆر خەجاڵەت بە بۆنەی ئێمە هەموو شتێکە لە دەستدا نا بێری نابینەوە کەسبی بەزنۆ منی بێری وەرلای بێری باوکە بۆ خاتری خۆ چێ بینم بزبە دەبە داخە کاک ڕەحمەت چییە مەسەلە ئەرێ باوکە ئەرێ تۆ چی کاکە بۆ قسەی ناکەی چی تۆ ئەی دە قسێ بکە خۆتە بەردید ئەی دە قسێکە وەڵکەم چیە مەسەلە کەس جێ قسێ بکە من قساکە ئێ باشە دایەجان پێم بڵێ ئەمە کێ ئەوە نەجۆیە باوکە ئەوڵێ چی ئەڵێوە نەجوویە هێ ڕاستەکە ئەوە ساختەچێتێکی تری لە عەبۆ بوو بە نەجۆ ئەو ساختە چی نییە ئەوە عەبۆیە ئەو بوو بە نەجۆی کوڕی دایکم ئەو دڵی دایکی خۆش کردم بەڵام بۆ هەتا دڵی خۆی هەلا هەلاک